بەناوی خوای بەخشندە و میهرەبان، سڵاو و ڕەحمەتی خوای گەورەتان لەبێ خۆشەویستان. خۆشحاڵم لە بەرنامەی لە پایتەختەوە دێمەوە خزمەتتان. دیارە ڤایرۆسی کۆڕۆنا نەخۆشیێکە ڕۆژ بە ڕۆژ زیاتر بڵاو دەبێتەوە لەگەڵ ڕێنمایەکانی بەردەوامی حکوومەتی هەرێمی کوردستان و ڕێکارەکانی بەرامبەر هاوڵاتیان. دیارە گرنگترین ڕێنمایی و ئەو بابەتانەی کە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستانەوە دەردەچێت بابەتی قەدەغەی هاتوچۆیە کە بەردەوام باز لەوە دەکات دەبێت هاوڵاتیان پابەدی بن. بەڵام لە بەرامبەریشدا هاوڵاتیان هەندێک مافێ بەرامبەر حکوومەت دەیانەوێت جێبەجێ بکرد. لەو نێوەندەدا پەرلەمانی کوردستان و فراکسیۆنەکان چیان لەسرە، بەتایبەت کە بەشێکی چاوی خەڵک و هاوڵاتیان لەسەر فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستاندا. فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی دیارە لە چەند ڕۆژی ڕابردوو وەک یەکێک لە ئەرکەکانی و ئەو بابەتەی کە خستیە سەرشانی خۆی ڕاگەاندنی کەمپینی هاوکاریکردنی ئەو کەسانەیە کە کەم دەرامەتن بەهۆی بارودۆخی ئێستا ناتوانن بژێوی ژیان و ڕۆژانەیان دابین بکەن. هاوکات چەند بابەتێکی دیکە ئەو ئەرکانەی کە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی یاخود ئەو چاڵاکیانن کە جێبەجێ دەکەن لە بەرنامەی ئەمجارێ لە پایتەختەوە تاوتوێ دەکەن بە میوانداری زۆر بەڕێز مامۆستا عەبدولستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی. مامۆستا زۆر بەخێر بێ، خۆشحاڵین کە لە پایتەختەوە میوانداری ئێمەت قبوڵ کرد. بەخێر بێ. سەلامەت یاخوا موفق بن مامۆستا. دەمەوێت سەرەتا لە بابەتێکی شخصی دەست پێ بکەم. چەند خۆتان پابەندی ڕێنمایەکانن بۆی خەڵک چاوی لەو کەسانە بێ کە ڕەنگە بەشێکی خەڵکیش چاوی لەسەرتان بێ. بەڵێ. بەناوی خوای بەخشندەی میهرەبان، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خوای گەورە بەسەر هەموو لایەکدا بڕژێ و خۆشحاڵین کە جارێکی کە لە شاشەی پەیامەوە بە خزمەت بینەرانی بەرەز و خۆشەویست دەگەین و لە خوای گەورەش داواکارم کە ئەم بارودۆخە ناخۆش و ئەو پەتایی کە سەرتاسەری دنیا گرتوتەوە خوای گەورە لەسەر هەموو لایەکی لا بباوە ئەوانەی کە توش بوون خوای گەورە شیفایان بدا و ئەوانەی کە توش نەبوونە ئیشاڵڵا خوای گەورە بیان پارێزێ. وەڵای ئەمە یەک لەبارە خۆمان پابەندین بە ڕێنمایەکانی تەندروستی لەو بارەوە هەر لە ینی لە ماڵەوەمانەوە مەگەر بە کارێکی زۆر پێویست کە پەیوەندی بە خەڵک و ژیانی خەڵکەوە بوو بێ ئەوەی تریش لە پابەندی بە ڕێنمایەکانی تری تەندروستی وەکو دەستشوشتن و تەوقە نەکردن و کۆبوونەوەی کۆنەبوونەوە لە شوێنێک کە مەسەرەن قەڵەباڵغی دروستنەکردنی قەڵەباڵغی لە هەموو ڕوانەیە کە پێویستە ئێمە هەوڵماندا بە پێی توانە کە ئێمەش بەشێک بوون لەوەی کە ڕێنماییمان بە خەڵکداوە خەڵکمان هوشیار کردوتەوە کە پابەند بن، پێ و پابەند بوون. بەرەوەی بسمە سەر بابەتی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی دەمەوێت وەکو کۆمەڵی ئیسلامی وەکو حیزب بزانم چەندە لەگەڵ حکوومەتی هەرێمی کوردستان و هەماهەنگی و پاڵپشتی چ ئەرکێک کە لەسەر کۆمەڵ بۆ وەک هەمیشە بۆ نمونە بەرگریکاری مافی هاوڵاتیان بۆ لەو بابەتشدا بێگومان هاوڵاتیان سەنتەرن. چیتان کردووە وەکو حیزب؟ خۆی ئەو پەتایی کە بڵا بۆتەوە و ئێستا هەموو مرۆڤایەتی بەگیر هێناوە و بۆتە کێشەیەکی گەورەی هەموو دنیا کە دیارە ڤایرۆسێکە بە چاو نابینرێەوە دەبێت 2500 جار گەورە بکرێ ئینجا شتێک پیشاندا دەبینرێ. تەماشا دەکەین ئەوە هەموو دنیای هەم سەرقال کردووە ئەوە هەم تووشیش لە ژان و لە هەندێ شوێن بەڕاستی تووشی پێشکانی کردووە قەدەمیان شکاوە خەڵک. ئەوە کە بەڕاستی پەیوەندی تەنها بە نە بە هەرێمی کوردستانەوە هەیە و نە تەنها بە پەیوەندی بە لە هەرێمی کوردستانیش بە حکوومەتەوە هەیە یان بە ئۆپۆزیسیۆنەوە هەیە. ئەمە پێمان وایە ئەوە بابەتێکی پەیوەندی بە هەموو لایەکەوە هەیە و بەرپرسیارەتی شەرعی و یاسایی دەکەوتە سەرشانی هەموو لایەک. ئێمە لەمڕۆ بەڕاستی هەر لە سەرەتاوە جەنابی مامۆستا عەلی باپیر و مەکتەبی سیاسی کۆمەڵی ئیسلامی
دەتوانم بڵێم پێش هەموو لایەک بە شانەزیشەوە ئەگەر با خەڵک تەماشاکە پێش هەموو لایەک ئێمە ڕێنماییماندا بە ئۆرگانەکانی کۆمەڵی ئیسلامی بە ئەندام و کادیرەکانی کۆمەڵی ئیسلامی یەکەم هەموو ئەو کۆنفرانسانەی کە ئێمە لە پێشمان بوو وەکو ئامادەسازی بۆ کۆنگرەی پێنجەمی کۆمەڵی ئیسلامی دواخرا و هەموو برادرە هەموو کۆڕ و کۆبنەوەیەکی تر کە حزب هەیەتی هەمووی دواخرا و هەمووی هەڵوەشێنرایەوە و لە پەیامەکانی مەمەسعەلی باپیر کە دوو پەیامی نووسینی هەبووە و پەیامێکیشی ئەوە بە شەفەی ئاراستەی هاوڵاتیان هەرێمی کوردستان کرد تاکید لەسەرەوە کراوەتەوە کە پابەند بن بە ڕێنماییەکانی وەزارەتی تەندروستی حکومەتی هەرێمی کوردستان یا ڕێنماییەکانی تەندروستی بە شێوەیەکی گشتی و پابەند بە بڕیار و ڕێنماییەکانی حکومەت و بە تایبەتیش وەزارەتی ناخۆکە بەرپرسیارەتی گەورەی لەسەرشانە بۆ ئەم بارودۆخە بۆەوەی کە هەوڵ بدرێت کە کەمترین خەڵک تووشی ئەم نەخۆشیە بێ و بە شێوەیەکی زۆر لە هەرێمی کوردستان بەڵام نەبێتەوە. ئێمە لە مرۆوانەوەکو حیزب بەڕاستیم پێم وایە ئەمە بەر لە ڕێنماییەکانی حکومەت بەڵێ ئێمە زوو ئەو ڕێنماییانی حکومەتمان دەرکردووە لە زۆر بەڕاستی لە پەیوەندیەکان و لە دیدارەکانیش کە لە ماوەی ڕابردوو بووە سوپاسی کۆمەڵی ئیسلامی و سوپاسی ئەمیری کۆمەڵی ئیسلامیان کردووە کە دەست پێشخەر بوون و پەیامەکانی بە تایبەتیش ئەو مەسعەلی باپیریانی باسییان کردووە کە کاریگەری خۆی هەبووە لەوەی کە هاوڵاتی زیاتر پابەند بێ بە تایبەتیش لە ڕووی ئەوەوە کە جومعە نەکردن و جەماعەت نەکردن لە مزگەوت کە هەندێک دیارە کێشە و ئیشکالیان بۆ دروست بوو لە ڕۆژ شەرعیەکەوە کە ئایا دروستە دەکرێت جومعە نەکرێ مەسەڵەن دەکرێت جەماعەت نەکرێ پێم وایە لەو ڕوانەوە ئیشکالێکی زۆر ڕەفع کراوە و ئەو کێشەیە تا ڕادەیەکی باش لە لای خەڵک ئەگەر خەڵکێک بە دوای زانست و بە دوای بەڵگەی قورئان و سنەتەوە بکەوێ ڕوون بۆتەوە. ئێمە یانی وەکو کۆمەڵی ئیسلامی پێم وایە دەست پێشخەر بووین و هەڵوێستەکانمان لەم ڕۆژەوە لەم قۆناغەشەوە جێگەی ئاماژە پێکردنە لە لای خەڵکەوە و خەڵک بەڕاستی سوپاس و پێزانینی هەبوو ئەمە بە ئەرکی خۆشمان هەڵساوین. باش بێگومان وەکو فراکسیۆن ئەوەی کە جەنابیشت باس کرد بابەتەکە بە دەرە لەوەی کە حکوومەتە و ئۆپۆزیسیۆن و پەیوەندی بەگشتی بە هاوڵاتیانەوە هەیە. یەکەم فراکسیۆن بوون لە پەرلەمانی کوردستان بە بەیاننامە پشتگیری خۆتان بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و هەر ئەرکێک کە بکەوێتە سەر فراکسیۆنیان بیانەوێت جێبەجێ بکەن ئامادە بوون. ئەوە لە چیەوە سەرچاوی؟ ئەوە لە هەر بە هۆکاری ئەوەی و بە بەڵگەی ئەوەی کە وەکو باسم کرد ئەوە نەخۆشیەکە و پەتایەکە ڕووی لە هەموو خەڵکە نەکەوەکو باسم کرد هەرێمی کوردستانیان عێراق ڕووی لە هەموو مرۆڤایەتیان پێم ئەوەی کە پێمان بکرێ وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی لەم ڕوانەوە یعنی ئەرکێکی شەرعی سەرشانی خۆمانە جێبەجێ دەکەین لە ڕووی شەرعی و بەرپرسیارین بەرامبەر بە خەڵکمان بەرامبەر بە کۆمەلگامان و لە ڕووی یاساییشەوە کە ئێمە پەیوەندیدارین بە مؤسسەیەکی و دامەزراوێکی فەرمی ئەم وڵاتە دامەزراوێکی باڵای ئەم وڵاتە بەرامبەر بەم خەڵک کۆمەلگایە بەرپرسیارین. لەم ڕوانەوە ئێمە هەوڵمانداوە ئەرچی ئەم قۆناغەمان دیاریکردن وەکو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی و گفتوگۆ و قسەمان لە ناو فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کردووە کە ئایا ئێمە چی بکەین باشە. ڕاستە پەرلەمانتار یا فراکسیۆن ئەرکەکانی ڕوون و ڕاشکە باشە ئەو پرسیارێکی منیشە بۆ نمونە کۆمەڵی خەڵک پرسیار دەکەن بەوەی کە ئایاوە ئەرچی فراکسیۆنە ئەرچی ئەندامی پەرلەمانی کوردستانە کە بێ هاوکاری کۆبکاتەوە بیداتە خەڵکی یاخود ئەوە ئەرچی دەستگایەکی بۆ نمونە خێرخوازیە یان دەستگایە شتێک کە ئەو کارە جێبەجێ بکە یعنی ئەوە پرسیاری بەشێک لە خەڵکە بەوەی ئایا ئێوە ئەوە ئەرچی ئێوەیە یاخود چی؟ خۆ لە حاڵەتی ئاسایی کارەکانی پەرلەمان و فراکسیۆنیش کە بەشێکە لە پەرلەمان دیارە بریتێ لە دەرکردنی یاسا چاودێریکردنی دەسەڵاتی جێبەجێکردن و مەرجعیەتی سیاسی پەسەندکردنی بودجە
بەڵام شتێکی کە لە ئەرکەکانی کە هەر لە پێڕەوی نێوخۆ ئاماژەی پێکراوەوە ئەرکێکی کە سپێدراوە بە فراکسیۆنەکان و بە نووسینگەکانی پەرلەمانیش لە شار و شارۆچکە جیاجیاکان ئەوەیە کە داواکاری خەڵکو و بە دوواداچوون بۆ داواکاریەکانی خەڵکو و مەعاناتی خەڵک و کێشەی خەڵکە. باشم پرسیار دەکەم ینی ئەمڕۆ لەم بارودۆخی ئێستا کە هەرێم و هاوڵەتیان پێدا تێدەپەڕن لەم ئەرکە گرنگتر و گەورەتر هەیە کە هاوکاری خەڵکو و وڵاتی خۆت بیکە لەم ناڕحەتی و سەغڵێتەدا هاوکاریان بی و مەعاناتیان کەم بکەوە و تۆزێک لە ئازارەکانی کەم بکەوە تۆزێک ئەگەر بۆ شتکرد هاوکاریان بکەی لەمە گەورەتر و گرنگتر هەیە لەم قۆناغەدا. خۆمان دەزانین ئێستا پەرلەمان داخراوە، یاسا دەرناکە، چاودێری حکومەت ناکە، بودجە پەسەند ناکە، مەرجەعی سیاسی نیە، هیچ شتێکی سیاسی لە ئارەدا نییە. هەموو مؤسسات و دامەزراوەکان هەموو خەڵک بەم نەخۆشی و بەم دەردەوە مەشغولە. ئایا دەکرێت ئێمە فراکسیۆنێکی پەرلەمانی کوردستان کە خەڵک هەمیشە بەڕاستی باسی هەڵوێستەکانی کردووە، باسی هەڵوێستەکانی کۆمەڵی ئیسلامی کردووە، دەست لە ژیرفاین دەربێنین و وەکو هاوڵاتیەکی ئاسایی دابنیشن و تەماشایان باردۆخەکەی، یان پێویست دەکا کە بیر بکەین داخوبزانین لەم قۆناغەدا ئەرکمان چییە، لەم قۆناغەدا پێویستە چی بکەین. بەڕاستی من وا تێگەیشتم لە ئەرچی فراکسیۆنی و ئەرچی پەرلەمانتاری. ئایا خەڵک بۆی نییە پرسیار لە ئێمە بکە بڵێ کاکە لە کاتی هەڵبژاردنەکان دەرگا بە دەرگا کۆڵان بە کۆڵان دەگەڕان، داوەتان لە خەڵک دەکرد، پڕ بە دەنگ هاوارتان دەکرد، دەنگمان پێ بدەن، لەگەڵتان ڕازگۆ دەبین و لەگەڵ پشتیوانتان دەکەین و داواکاری ڕەواکانی ئێوە دەگەین و بەرگریتان لێ دەکەین. ناڵە کاکە ئێستا لێ چێن بۆ دیار نین. کەواتە بەشێکە لەو بەڵێنانە، بەشێکە لەو بەڵێنم پێم ئەرکێکی گرنگیشە لەم قۆناغەدا بەڕاستی. یان پێم بەرپرس ئەوەی کە بەرپرسی یاسایی خەڵک بێ، جا پەرلەمانتارە، وەزیرە، هەر کەسێکی کە ئەگەر ئەرکێکی هەبێت لەم قۆناغا، یعنی بتوانێت ئەرکێک راپەڕێنێ بەڕاستی ئەنجامی نەدا و لە ڕێزی پێشەوە نەبێ، ئەم پێم ئەو کەسە لە ڕووی شەرعیەوە گوناهبارە، لە ڕووی یاساییشەوە کەم تەرخەم و بەرامبەر بە بەرپرسیارەتیەکەی کە لەسەر شانی بووە. ئابەت ئەوە دێڵێمەوە ینی ئەو کەسێک کە بتوانێت ئەرچێک بکات، ینی کارێک بکە. ئێستا وەزارەتمان هەیە، وەزیرمان هەیە، ینی ئەرکێکی لەسەر شانی لەم قۆناغەدا ناکەوتە سەر ڕووی یاساییەوە، ئەوە ڕەنگە بەرپرسیار نەبێ. بەڵام وەکو کەسایەتیەک وەکو لە دامەزراوەی گرنگ کە دامەزراوەی بەجێکردن پێم وایە دەبێت بای ئەوەندا هەر لە پێشەوە بێ و لەگەڵ معناتی خەڵک بێ. من ناڵم واش بچێ سبەی ئەو کەسەش بڵێن کاکە دەی بگوێ بە هیچ ڕیاسا و ڕێسایەکی تەندروستی نا، بە شێوەیەکی تەندروست و بە شێوەیەکی ڕێکوپێک پێم وایە دەبێ لەگەڵ معناتی ئەو خەڵکەی بێ و چی پێ بکرێ بتوانێت چی ئەنجام دەلەم قۆناغا پێویست ئەنجام بدات. باش، ڕەنگە بەشێک لە پێشووتریشدا و لە هەبوو بێ بۆ ئێوە هاوکاری کە هاوکاری خەڵک دەکەن لە کەناڵی پێشان دەدەن، ینی بۆن منە تەسویر دەکەین، ڕەنگە ئەو بابەتە پێشتریش باس کرابێ. بەڵێ، وەڵا بابەتێکی شەرعیە، ئەم پێم وایەوە ئەگەر بە تەفسیل باسیکەین زۆری پێدەچێ. بەڵام بە کورتی ئەوە دوو ڕووی هەیە تەبان. بەڵێ، ڕوویەک ئەگە وەکو مؤسسە و وەکو حزب و وەکو دامەزراوێک ئەنجامی دەی، ئەوە زۆر ئاساییە و تو ئەرکە جێبەجێ کردو بە خەڵک ببینێت کە ئەرچی خۆ جێبەجێ دەکەی. ئەگەر وەکو شەخصیش وەکو کەس بێت تەبان ئەویش دوو حاڵەتی هەیە. وەکو کەس وەکو شەخص ینی لە شوێن کە پێویست بێ ئەو چاکێک کە دەیکەی، ئەو خێرێک کە دەیکەی پێویست بێ بیشاریەوە بەنهێنی بێ، پێویستە بەنهێنی بێ. ئەگەر پێویست بێ و پێویستکە کە خەڵک بیزانێ و بە ئاشکرا بێ، پێویستە ئاشکرا بێ. خی گەورەش لە زۆر ئاەت باسم قەزێ کردو زۆر بەڕوون بە ڕاشکاوی. الذين ينفقون أموالهم بالليل والنهار سرا وعلانية، باسي سر وعلاني كردوه ئاشکرا و نهێنی. طبعا لە سوورەتی بەقەرەدا لە ئەنجامی پرسیاری هەندێک لە هاوڵانی پێغەمبەر سەڵاتم خۆی لەسەر بێ، لە پێغەمبەری خوا فەرمیان ئەی پێغەمبەری خوای کامەیان باشە
مسلمان ئەو چاک و خێرێکە دەیکا بیشارەتەوەیان ئاشکرایکە خوای گەورە ئەم ئاەتی فەرموو ئەمە وەڵامی ئەوەیە زۆر ڕوونە زۆر وازحە إن تبدوا الصدقات فنعما هي وإن تخفوها وتؤتوها الفقراء فهو خير لكم أجر أو صدقة وخيرك هي بأشكرا بيبشنو أشكراي كين هو فنعما هي زور ساكا زور باشا بەڵام ئەگەر بیشارن و بیدەن بە هەژار و فەقیران خەڵکی پێویست ئەوە خێرەشی چاکە خێرە کەواتە هەردوو وەزی هەیە کاچی خۆم ئەمنیش بەڵای زۆر جار ئاوە دەبینی شتێک بووە مەسەن باس کراوە یا بڵاو کراوەتەوە هەیە مەسەلەن بۆ خۆم چەند جار لە ڕابردوودا کۆمێت و شتیان نووسیوەکە کاکەدی پێغەمبەر نافەرمێ سەڵاو و سەلام لەسەر بێ ئەو چاکە و خێری کە دەکەی بەدەستی ڕاست با دەستی چەپ پێی نەزانێ ینی بەڕاستی نەمتوانین بە تەفسیل باسکەم بەس ئەو ئاتەم بۆ هێناون هەمیشە تەبان ئەمە هەردوو ڕووی هەیە بۆت هەیە تەمان بەڵام ئەوە دەکەوێتە سەر بارودۆخەکە دەکەوێتە سەر کەسەکان دەکەوێتە سەر هەلو مەرزەکە دەکەوێتە سەر قۆناغەکە ئەگەر وا باش بێ ئەو خێر و چاکەی کە دەیکەی تەبان بۆ ئەوکە خەڵچێک چاول لێ بکە خەڵچێک ببی بە پێشەنگ ئەوە ڕەنگە پێویستکە کە ئاشکرایکەی و هەندێک حاڵەتی بەڕاستی بە تایبەتی بۆ کەسەکان بۆ کەسی بەرامبەر ئەگەر پێی بشکی ئەگەر پێی خۆش نەبێ بەڕاستی ئەوە باشترە کە بەنهێنی بە مەسەن کەسێک هاوکاری ما کەسێکی دەکاتەوان و فعلا هیچ لازم نییە کامیل و ڤیدیۆ بێنێ مەسەن تەسویری کابڵاوی کاتەوە بەڵام وەکو مؤسسە و کارێکی فراوان و گشتگیر ئەم پێم وایە لەم قۆناغەدا پێویستە کە خەڵک پێی بزانێت کە کاکە ئێمە یەکێک لە ئەرکەکانمان لەم قۆناغەدا ئەوەیە بۆیە بەڕای من ئەمە لە ڕۆژ شەرعیەکەوە دەبێت خەڵک هوشیار بێ وریا بێ وەنێ نەکەوێت بەڕاستی ینی خەڵک تۆمەتبار نەکات لەسەر نیەتی خوا نەخواستە چۆ جارێ هەندێک هەر بەس خوا پێی دەزانێ ئەو کەسێک کە مەسەلەن خۆم بەس نەکات کە جاری وایە کابرا بەنهێنی مەسەلەن بە تایبەت مەسەلەن پارێکی داوە بە کەسێکی فەقیر و هەژار بەڵام نیەتەکەی هەر تەواو نەبووە هەر خوا لێ قبوڵ نەکردووە و جاری واشێ ڕەنگە کابرا وا بکە دنیاش پێی بزانێ بەڵام بینی خوای لەگەڵ خوای خۆی ڕاست و ساغ و تەبان بەڕەنگە پێشی شتەکەی بەخشی بێ خواتەرە لێ قبول کردوێ باش مەبەستمەوەیە ئەوە ینی حاڵەتێکی شەرعی دەبێ جا بکرێتەوە لەم ڕۆ بەڕاستی دەبێ موسڵمان وریا بێت تەعمیم دروست نییە ڕاست لە سەرەتای بڵاوبوونەوەی بۆ نمونە ڤایرۆسەکە خەڵک دەترسی ئەزمموی پێشووتریان لە ترسی دروستبوونی ئەزمە و بابەتی خۆراک تۆزێک ناڕەحەت و دڵگران بوو دوودڵ بوون لەو بابەتە بەڕێستان لەو بابەتە لەسەر خەت بوون بۆ من لەگەڵ وەزیری بازرگانی پیشە سازی بەوەی کە دڵنیایی بدەنە هاوڵاتیان وەک ئەرچێکی خۆتان دەمەوێت باسی ئەوە بکەیت کە ئێستاش هاوڵاتیان لەوە دڵنیا بن کە تووشی بارودۆخێکی ترسناک نابنەوەی کە ئەزمە دروست بێ بە تایبەتی خۆراک ئەوە شێشێک لە ئەرکەکانمان بەلەم قۆناغەکە ئەمە ڕوون بێتەوە کە ئایا حکوومەت هەرێمی کوردستان چەند احتیاتی کردو لە خۆراک بۆ هاوڵاتیان هەرێمی کوردستان یەکێک لە ئەرکە گرنگەکانی هەر کابینە حکوومەتێک بریتێ لە دابینکردنی ئاسایشی خۆراک بەداخەوە ینی حکوومەت هەرێمی کوردستان لە ڕابردوودا و ئێستاش نەیتوانیوە ینی ئاسایشی خۆراک دابینکەواتە ئەو خۆراکەی کە پێویستە بۆ هاوڵاتیان هەرێمی کوردستان ئەوەی کە پێویستە بەڵێ دابینی بکە لە وڵاتی خۆی هەیبێ ینی بەشێکی زۆری لە دەرەوە هاوڵات دەکات ئێمە لەم ڕۆ بۆی کە بزانین داخۆ حکوومەت هەرێمی کوردستان چی کردو بەڵێ ئەمە وەکو فراکسیۆن پەیوەندیمان بە وەزیری بازرگانی کرد ئەویش دڵنیایی داگوتی ئێمە بای چەند مانگێک خۆراک لە کۆگاکان هەیە و بازرگانێکی زۆریش خۆراکیان لە دەرەوە ئێستا خەریکن دەهێنن ینی چەند هەزار بار خۆراکێکە لە بەندەر عەباس و لە تورکیا و لە وڵاتانی کە ئامادەکراوە لە ڕێگان دەهێن بۆ هەرێمی کوردستان ئەمە تووشی ئەو قەیرانی نەبوونی خۆراک نابین بەڵام ئەم پێم وایە دەبێت کار ئاسانی کەش بکەیت لەم ڕۆوە یەکەم هاوڵاتیان دەبێ هاوکارم لەم ڕۆوە ینی وەڵاهی لەم ڕۆوە ینی ئێمە جاری وا هەیە خۆمان ینی شلەژاوی و فەوزا و پەرا دروست دەکەین قەیران دروست دەکەین و دەیکەین بە قات و قڕی ئەوانە ئەمە بەخوا لەبەر هیچم نییە ینی خۆمە ئەمان ینی هاوڵاتیش ئەم وڵاتین وە ئەگەر ڕاستگۆ بین لەگەڵ یەکتر وە سادق و ساغ بین
دەبێ ئەگەر نانێکمان هەبوو بیکەینە بەش لەگەڵ یەکتر بڕاکم بە ماڵخم گوتمانی حاڵەتی پێشومان چۆن بووە هەر ئاواشت دەکڕی ینی وا هەبوو مەسەرەن ینی بیستومە ینی کامسەر ئەوت چەند فەردە برنجی کڕی ئەوت لە دڵنیاییە بەڵێ لە دڵنیایە بۆی کە ئەم دەمەوێت زین چوونە ئەم دەمەوێت خەڵک هەمووان وابین ینی هەمووان وابین ینی حاڵەتەکە بە ئاسایی وەربگرین ئەمە یەک بەس جارێ و بەشی خەڵک خۆمان و هاوڵاتی بەشەکەی تر کە پەیوەندی بە حکومەتەوە هەیە بەڕاستی پێویستە کار ئاسانی بکە ئێستا من ئەوڕۆ ناسار بووم ینی پەیوەندیم بە پارێزگاری هەولێرە کردووە پەیوەندیمان بە قایمەتی ئێرەوە کردوتەبان کاکە کۆمەڵی کۆمپانیا هەیە ئەم کۆمپانیانە خۆراکیان هەیە ئەم خۆراکی کە پێویست بە مارکێتەکان دەیگوازنەوە چێشیان بۆ دروستەکەن چێشیان بۆ دروستکراوە لەوەی کە ڕێیان لێگیراوە تەمەن لەوەی کە خەرامە کراون لەوەی کە ینی چوون مەسەن لە بەیانیەوە ینی چەند کۆمپانیاک پەیوەندی بەمنەوە کردووە لە بەیانیەوە چوون سەرایان گرتووە تەبان بۆ مۆڵەت پێدان پێیان نەدراوە گوتم کاکە گیان ئەمە دەزانن چی دروستەکەن ئەوە قەیران دروستەکەن وتی بە هاوڵاتی دەڵێ ماڵخی بمێنێتەوە لەولاشە موسەشی نادەیە پێشی دەڵێ بمێنێتەوە تەبان مارکێتەکانیش خۆراکی پێویستی نەبی بە هاوڵاتی دەزانن چی دروستە بێ ئەوە گوتم خەڵک دێتە سەر جادە ناچار دێتە سەر جادە و لە ماڵە نامێنێتەوە و دەبێت بچێت لەم مارکێتی خۆراکی دەست ناکە بچێت مارکێتەکەیکە و پاشان ڕەنگە شتیکەش بدا بەڕاستین فەوزار بدا خەڵک قبول ناکە و تەحمل ناکە بۆیە دەبێت بەڕاستی دەم ڕوو حکومەت باشەکەی پارێزگار و قایمقامێت لەو بارەی وەچیە وڵی گوتیان ئێمە بەسەر چاو هەر کەسێک کێشەی هەبوو پێمان بڵێ یانی ئەگە بە تایبەتی پێمان بڵێ ئێمە لە خزمەت داین و هەم کار ئاسانیی دەکەین و بڕیارێکیان دا ئەمڕۆ من سوپاسیان دەکەم کە گوتیانێمە هەموو ئەوراقان وەردەگرین لە بەرمانە کە بەڕاستی 200 کەس کۆبەتەوە بۆتە قەڵەباڵی یعنی بەرامەداو کە نابێ قەڵەباڵی شت بکرێ ئەمە یەکێک لە هۆکارەکان بۆ کێمە خەڵکمان بڵاو پێ کردووە ئەوراقان وەردەگرین تەبان ئێمە هەمویان دوایە کە مۆڵەتەکانمان ئامادە کرد پەیوەندیان پێوە دەکەین بێ مۆڵەتەکانیان بنەوە گوتم دەستان خۆش ئەمە هەنگاوێکی باشە و هەم ڕێگری دەکەن لە قەڵەباڵغی و هەم کاریش بۆ خەڵکی جێبەجێ دەکەن جامە بەستمە پێویستە حکومەت لە هەر کامێک لەم ڕوانەوە بەڕاستیەویش هاوکار بێ و ئازا بێ و جددی بێ ینی نەکریانی خۆراک نەبێ ئەم قەناعەتم وایە دەبێ بە بەردەوام بۆ نمونە ئەوەی کە قایمقامێتی شارەکانە باز لەوە دەکەن کە چاودێری بازاڕ دەکەن لە بەرزبوونەوەی نرخ بەڵام بەپێی ئەو زانیاری من کە لە ئەندامی پەرلەمانە لیژنە یاسایی بڵاوکراتەوە بەشێک لە کۆمپانیەکان زۆرێک لە قۆڕکاری بەوەی کە بەشێکی نرخەکانیان بەرز کردوتەوە ئەوش کاریگەری دەبێت لەسەر هاوڵاتیان بۆ نمونە من بەخۆم لە ناناوخانە کابرای ناناوخانە باز لەوە دەکات کە یەک فەردی ئاردی 10,000 هاتوو سەر ئەوە بۆ ئەوە نییە کە هاوڵاتی بترسێ و قەیدان دروست بێ بەڵام وەکو حەقیقەتێک بە دوواداچوونی ئێوە و قسەی ئێوە لەسەر ئێوە کارێکی ناشەریعێتە بۆ نایاساییەوە پێم وایە ئەو کەسە ئەو بازرگانە و خاوەن ئەو کۆگایە زۆر گوناهبار دەبێت چونکە پێویست نەبووە ینی ئاڵوگۆڕی بازرگانی و بازرگانی و هاوردەکردنی کەلوپەل و خۆراک و ئەو ماوادانێک کە بۆ هاوڵاتیان هەرێمی کوردستان پێویستە نەوەستاوە ینی لە بەرامبەر چی ینی بە هۆکاری چی خۆراک گرانکە لە کاتێکدا کە خەڵک وەکو باسم کردیانی ئێستا 50 ڕۆژ موسەی پێ نەدراوە کاکە بەشی لەجاتێک کە ئەوانە بەزەیان بە هاوڵاتی خۆیان دابێتەوە تا فەردە برنجێکیان مابێ بە نرخێکی هەرزاتر بیان دەنێ ئەمن تەبان لەگە ڕێزم بۆ ئەوانەی کە خێرخوازن ئەوانەی کە بە هەڵوێستن ئەمن ئەو ماوەیە کە بڵێن پێویست بووە کە ئەو سەبەتی خۆراک شت ئامادە بکەین ینی بە سوپاسەوە ینی نەک قازانجیان وەرنەگرتووە بەخوا هەبووە خێری خۆش خستۆتە ناوی ئەوەشمان هەیە تەبان بەڵام ینی لە هەمان کات ینی دەبێت حکومەت ڕێ بگرێت لە قۆڕەکاریان پێم وایە دەبێت ئەو بازرگانە یان ئەو کۆگایی و ئەو معاملانەی کە بیانەوێ نرخ بەرز بکەنەوە بیانەوێ مەسەلەن احتیکار بکەن پێویستە سزا بدرێن بەڵێ کۆمەڵی قوتابی لە تووشە وهروە لە قۆبروسیش باسی ئەوان دەکرد کە دەیانەوێت بگەڕێنەوە هەرێمی کوردستان بۆی کە خوێندنیش بۆ نمونە لە تورکیا و لە وڵاتانە دەوەستێ یان بە زۆرێک لە زۆرەکان دەکرێتە ئۆنلاین بەڕێستان بە هەوڵێکی سەرۆکی فراکسیۆن هەوڵتاندا لەگە وەزیری ناوخۆ و بەڕێزانە گەڕێنرایەنەوە بەڵێەوە لەسەر ڕێگاکە و پەیوەندیان پێوە کردین کە دیار و ینی بەشێکی زۆرن خانەوادە و منداڵشان لەگەڵ بووە لەو سەرمایە لەسەر ئوسنجانە ماونەوە بەڵام پەیوەندیمان پێوەکردن دیار بوو ئەوانیش برایان دەکە سنووریان کردەوە هەڵبەت بە
مەرجی ئەوەی کە هەمان کەرنتینە دەکرێمە لەگەڵ کەرنتینەکردنین چخواانە خواستنەوە یەشیشان هەڵگیری ئەم ڤایرۆسە بێ دوایی خەرچکەش توشکەمە بەرپرسیار نابین گوتمان ئیجراعاتی یاساوی ئیجراعاتی تەندروستی خۆتان چۆن ئەبەو شوی بەڵام هاوڵاتی خۆمان ینی نەخۆش بن یا ساغ بن لەو سنووری ماونەوە تەبان ینی پێویستە بگەڕێنەوە هێندی چەند ماونەوە ینی ئەم شش بەڕاستیات پەیوەندیان پێوەکردینەوە میش بەڕاستی دیسانەکە پەیوەندیم کردووە کە ئەو چەند خانەوادە و خەڵکی کە ماویش لە سنووری ئێستا نێوان تورکیا و هەرێمی کوردستان ئەوانش بڕیادراوە کە وەربژین و داخل بکرێن بۆ بگەڕن هەرێمی کوردستان. بەڵێ باس لە سوپاسی بۆن منە حکوومەت و وەزیرەکان کرد بۆ کۆمەڵی ئیسلامی دەمەوێت بە ورتر باسی بکەی بە تایبەتی ئەوەی کە وەزیری ناوخۆ وەڵامە کە لەگەڵ پارێزگاریش دانیشتین و وەزیری ناوخۆش وە کۆمەڵی خەڵکی کەشیان بەڕاستی لە ئاستی باڵاوە لە سەرۆکایەتی هەرێمەوە لە سەرۆکایەتی حکوومەتەوە بە هەمویان دەستخۆشیان کردووە و سوپاس و پێزانیان هەم بۆ مامەستا عەلی باپیر هەبووە کە گوتیان پەیامەکانی کاریگەری خۆی هەبووە هاوکارێکی باش بوو بۆ سەقامگیری و ئەوە کە خەڵک لە ماڵۆ بمێنێتەوە پابەندی ڕێنمایەکان بێ و هەم بەڕاستی سوپاس و پێزانیان بۆ دەست پێشخەریەکانی کۆمەڵی ئیسلامی هەبووە کە هەر لە زووەوە هەندێک ڕێنمایی دەرکرد بۆ ئۆرگانەکانی بۆ ئەندامەکانی خۆی و لەمان کاتدا سوپاسی فراکسیۆنیان کرد لەسەرەوەی کە پاڵپشتی و پشتگیری خۆمان بۆ حکوومەت هەرێمی کوردستان دەربڕیوە لەم قۆناغەدا کە ینی ئەم قۆناغە بە هەموو لای بەچاچی و بە کەمترین زیان تێپەڕێنین و پاشانیش ئەو هەوڵی خوێرخازانەی کە دیارە ژمارەیەکی باش لە سەبەتەی خۆراکی ئامادەکرا و گەێنراوە بە ماڵە هەژار و کەم دارامەتەکان ئەوانێکی بە تایبەت کە ینی کار و کەسابەتیان بۆ قوتی ڕۆژانەیان بووە ینی ئەمڕۆ کاریان کردو بەڕاستی بۆ ئەمڕۆیان بووە بۆ بژێوی بەیانیان بۆ تەبان کەم پێما بەڕاستی و کێشەیەکە ئەوە ئەمن بە لێرەدا بە واقعی بڵێم و بەڕاشکاوی کە ئێمە لەم قۆناغەیدا بێ ڕەنگە ئەو خەڵکەمان تووشی ینی کێشەیەکی گەورە بێ لەمڕۆوە بۆ من پێم وایە حکوومەتی هەرێمی کوردستان کە بەرپرسیاری شەرعی و یاساییە لەم بارودۆخە لە خەڵک و جەماوەر هەڵبەت ئێمە هەموو لا شانمان داوەتە بەرێ بەڵام بەرپرسیارەتی شەرعی و یاسایی گەورە سەشانی ئەوانە کە خەڵکیان ناردوێتەوە ماڵە و نابێ خەڵک لە ماڵەکانی بێتە دەرەوە داواکراوە پابند بن و ڕاستە بە قازانجی خۆیانە بەڵام تو بێنە بەرچاوی خۆت ماڵێکی هەژار کە بژێوی لەسەر کار و کەسابەتی ڕۆژانەی پیاوەکەی بووە جایە منداڵی ساوای هەیە یان نەخۆشیان هەیە ئێستا ڕۆژێک و دوو ڕۆژ و دە ڕۆژ و ڕەنگە پازە ڕۆژ و ڕەنگە خوا نەخواستە ڕەنگە بە مانگ بخایانی ئەم بارودۆخە ئەرچی چییە ینی ئاگەی لەم خانەوە دەبێت لەو ماڵە هەژار فەقیرە بێ پێم وایە دەبێت حکوومەت دوو کار بکات بەڕاستی یەکیان خۆی بودجەیەک تەرخان بکات بۆ ئەو خەڵکە هەبەت لە وڵاتەن ئێمە بەڕاستی ینی قیاس ناکرین بەراورد ناکەین بە وڵاتە پێشکەوتەکان کە ئەگەر دوو مانجی کە سێ مانجی کە پێنج مانجی کەش خەڵکەکان لە ماڵی خۆی بێ پارەکان بۆ دەسەر حساب بانقیەکەیان ئەگەر ئەمەش نەکرێت بەڕاستی خۆی بەلانی کەم خەمێک لەو ماڵە فەقیر و هەژارانە بخورێت کە یعنی نەکرد زا ئەوەی کە ینی موسەخۆر نییە موسەخۆرەکە چوار ڕۆژ کە تووشی کێشە دەبێت ئەوەی گرفتی بۆ پەیدا دەبێت ئەفسار ئەوەی کە بە تایبەتی بابەتی موچەخۆر کە چەند جارێک ئاماژەت پێکرد بۆ منە لە وڵاتان ئەوەی کە باج و دەرامەت و بۆ منە تاکسە لەسەر هاوڵاتیان کەم دەکرێتەوە و نامێنێ و ئەوەی باسکرد موچەش دەچێتە سەر حیسابیان ئێستا حکوومەتی هەرێمی کوردستان ڕاستەوە خۆت گوت هەمومان شانمان داوەتە بەرێ بەڵام ئەرکەکە لەسەر شانی ئەوە لە بابەتی موچە بە تایبەت کە بۆ 45 ڕۆژ 50 ڕۆژ دەچێت کە موچەخۆر تەنها لەوەی کە وەزارەتی تەندروستی پێشمەرگە و هێزەکانی ناوخۆ موچیان وەرگرتووە یعنی دەمەوێت بزانم ئەرچی پەرلەمان لەو نێوەندەدا لەو دۆخەدا چی دەبێت کە ڕەنگە بەشێکی چاوەکانی لەسەر سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان بێ لە کاتێکدا بۆ منە سەرۆکی پەرلەمان ئەویش وەکو من و هاوڵاتیەکی ئاساییش گلەی هەیە نەک ئەو چاودێر بێ لەسەر حکوومەت کە کارەکە جێبەجێ بکە وەڵام پێم وایە پەرلەمانی کوردستان لەم قۆناغە ناسک و دژواردا نەیتوانێت بە ڕۆڵ و بە ئەرچی خۆی هەڵسێ ئەم پێم وایە دەبوو پەرلەمانی کوردستان لەم قۆناغەدا زۆر ئاسایی بە کۆبووبایەوە
ومن داواشم لە سەرۆکایەتی پەرلەمان کرد لە بەڕێز سەرۆکی پەرلەمان لە بەڕێز جێگری سەرۆکی پەرلەمان بەناوی فراکسیۆنەوە و گروپێکمان هەیە سەرۆکی فراکسیۆنەکانی تێدان لەوێش داواکاریەکەم دووبارە کردەوە کەمە لەم قۆناغەدا با پەرلەمان کوبێتەوە یا کوبنەوەی ڕاستەوخۆ یا ناڕاستەوخۆ بە شێوەی ڤیدیۆ کۆنفرانس ئێمە کۆبینەوە یعنی قسە لەم بارودۆخی بکەین بەرپرسیارەتیمان هەیە لەم بارودۆخە کە ئایا حکوومەت چی دەکات حکوومەت چی کردووە و پێویستە پەرلەمان مەسەڵەن چی بکە و حکوومەت کومەکوورەکانی حکوومەت لەم قۆناغەدا چییە پێم وایە پەرلەمان دەیتوانین مەشتێ بکەین گوتم بکا کە ئەگەر بەلایانی کەم ئەگەر ئەمەش نەکرێ ئێمە داوا دەکەن وەکو فراکسیۆن با سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکی فراکسیۆنەکان کۆ ببنەوە بۆ ئەمەیان گوتیان باشە مە لەم هەفتەیانی ئێستاوە هەفتەش واتاوە دەبێ کان گفتوگویشی دەکەن ئەمە پێشنیارێکی معقولە بەڵام تا ئێستا نەکراوە بە حەقە دەم پێم وایە ینی هەر بەڕاستی لە سەرەتاوە پەرلەمان بێڕۆڵ کراوە ینی بەداخەوە دەڵام پێم وایە دەبوو ئێستا ئەویش لەو ساحەیە حزوری هەبێ و بەهێزیش بۆ بەڕاستی هەبێ وەکو باسم کرد ڕاستی ئێستا یاسا دەرناکرێت خۆ کاکە بەڵام چاودێری دەکرێت ئەدی حکومەت ئەم هەموو ڕێنمایی ئەو هەموو بڕیارەی دەرکردو بزانین داخوا چەند جێبەجێ کۆمەڵێک مەشاکل هەیە یعنی ئەم خەڵکێک کە پەیوەندی پێوە دەکات ئێستا کۆمپانیا پەیوەندی پێوە دەکات جوتیار پەیوەندی پێوە دەکات بازرگان پەیوەندی پێوە دەکات هاوڵاتی پەیوەندی پێوە دەکات کۆرە فەرمانەکانی حکومەت جاریە پەیوەندی پێوە دەکەن یعنی ئەرچی چێە ئەم داواکاری و ئەو معانات و ئەم کێشانە بگەێنێ و قسەی لەسەر بکەوە بەدووی دابچێ ئەم پێم وایە دەبوو ئێمە بەڕاستی بەلایانی کەم وەکو باسم کرد کۆبوونەوەیەکی سەرۆکایەتی پەرلەمان سەرۆکی فراکسیۆنەکان کرابایە و کۆمەڵێک ڕاستپاردەیان بە حکومەت دابە و کۆمەڵێک پێشنیاریان بۆ کردبایە و کۆمەڵێک دەتوانم بڵێم پرۆژەیان پێشکەش کرد بە هاوکاربانیانی ئەم قۆناغە چۆن تێپەڕێنی باش بە تایبەت لەسەر باسی موچە کە ڕەنگە زۆر جار هاوڵاتیان ئەگەر لە سەرچاوی دروست هەواڵەکەەوە نەگرن ناچارن لە هەندێک سەرچاوی ناو دروست هەواڵ بگرن بە بابەتی ئەوەی کە حکوومەتی هەرێمی کوردستان موچەی فەرمانبەرینە لەلایەک حکوومەت باز لەوە دەکات کە دەبێت بەرچاوی ڕوومبی لە بابەتەکە بۆ ئەوەی بتوانێت موچە دابش بکە هەر بەڕاست ینی پەرلەمان ئاگادارە کە حکوومەت لە چ دۆخێکدایە لە ڕووی ئابووری ئەوە ئێمە ئاگادار بین و لەو دیداراندا پرسیارمان کردووە موچە تەمان بەشێکی پەیوەندی بەوە هەیە کە نابێ هاتوچۆ هەبێ نابێ کۆبوونەوە هەبێ و نابێ خەڵک لە ماڵەکانی بێتە دەرەوە و ئەو بەشێکی بەڵام بەشەکەی تری بەڕاستی پەیوەندی بەوە هەیە کە تا ئێستا ئەو بڕەپارەی کە دەهات لە بەغداوە نایە نەهاتوو تا ئێستا و بەشێکیشی پەیوەندی بەوە هەیە بەداخەوە دێڵێمانی حکوومەت هەرێمی کوردستان تەنها چاوی بڕیوەتە ئەو بڕەنەوتەی کە دەیفرۆشێ و ئەو بڕەنەوتەش ئەو دەبین کە نرخی نەوت بە چ ڕێژەیەک دابەزیوە کە کاریگەری زۆری لەسەر عێراق داناوە کاریگەری زۆرتری لەسەر هەرێمی کوردستان داناوە کە بەداخۆ من لە کاتی خۆیدا کە لە حکوومەت هەرێمی کوردستان بەشداربین لە کابینەی هەشتەم هەر لە سەرەتاوە و زۆر جار ڕەنگە لەم ڕاگەیاندانەوە لەگەڵ بەڕێستانەکە خەڵکی باسم کرد بێ کە داوامان کردو کە کاکە با ئێمە ژێرخانێکی ئابووری بەهێز دروستکەین کە سەرەتا قەیرانی دارایی نەبوو کە وردەوە کە تووشی قەیرانی داراییش ئێمە هەرومان دووپات کردەوە کە ئێستا دەرفەتە با ئێمە ژێرخانی ئابووری دروستکەین کاکە با تاکە سێکتەر بۆ موچە بۆ بودجەی تەشغیلی تەنها نەوت نەبێ با هەوڵدەین وردەوردە بە چەند ساڵێکیش بێ ئێمە دەکەوین سەرپێی خۆمان ئێمە وڵاتێکی کشتتوکاڵین با کشتتوکاڵ بەهێزکەین ئێمە وڵاتێکی گەشت و گوزاری باشی با گەشت و گوزار بەهێزکەین ئێمە وڵاتێکین دەکرێت بەڕاستی کاکە کارگان بە ئیش بێخینەوە دەزانین نزیکەی زمانی حکوومەتی بەعاز نزیکەی بیانی چەند هەزار کارگە هەبووە دەزانی ئێستا بە 50% دەژمێن ئەو کارگانێکە ئیش دەکەن ئیمزارێکە باسم کردو ینی فەرمو ئەو معمەل نسیجی ئێرە کە لە هەولێرە هەبووە تەبان هەلبیسەکەی سلێمانی ڕوخانی ئێرە لە هەولێرە تەبان و معمەل مافووری کۆمەڵێک معاملی گەورە گەورە کە کۆمەڵێک خەڵکی زۆر و خانەوادە ئیشان تێدا دەکرد بژێوی خەڵکی زۆر لەسەر بوو لەمان کاتە دەبوو ینی لەم شتانە بە خۆبژێوی بە خود کەفایی دەگەیشتی ئەم معمەل نسیجی ئێرانە قماشی دروست دەکرد بڕاکە مام حاجی حەمەدەمینی کۆیی هەبوو بە ڕەحمەت بێ نەماوە ناسیاوی مەبوو لە ناو بازاری خەیات بوو هەموو جار دەچوون قماشمان لێ دەکڕی دەموت قماشی ڕۆمانیم دێ مام حاجی حەمەدەمین دەگوت کوڕم گەچکە بووینانی پێش ڕاپەڕین باز دەکەم دێ کوڕم یانی قماش ڕۆمانی بۆ چییە وەڵای وەرە ئەوە قماشی هەولێر لە ڕۆمانێکی
نرخەکەی وەکوی ڕۆمانیەکەی بوو قماشی زۆر چاک بوو دەزانێت معاملیان کردە چی ئەم معاملیان کردە معامل بیبسی دایانە بەرپرسێکی کوردێتی معامل بیبسی یعنی وڵات ئەوە بەڕێوە دەچێت ژێرخانی ئابووری ئاوا دروست دەکرێت بۆیە ئەمە ینی مەبەست ئێستا کە ینی ئەوە خەریکە تووشی قەیرانی دارایی دەبینەوە ینی دەسەڵاتداری هەرێمی کوردستان بیر نەکردێتەوە کە کاکە ئەگەر مەسەڵەن 6 مانگەن تووشی قەیرانی دارایی بوون ئەگەر ساڵێک ئێمە نوتمان نەفرۆشرا بە بڕیارێک بە کێشەیە کە پەیدا بوو وەکو لە ڕابردوودا بینیمان یعنی بتوانین ئێمە وڵاتی خۆمان و خەڵکمان بەڕێوە بەرین بڕۆ فەرمە وڵاتانە ینی ئەمریکا مناڵم خۆمان بەراوتین بە ئەمریکا بەس کاکە خۆ ناکرێ ئەمە 30 ساڵیش حکوومەتی هیچمان نەبێ ینی یەک مانگ تەبەن نەود نەفرۆشی عراق پارێ نەرێ ئەتو پەکردکەوی مەحتەل بێ ئەو ینی پێ بە پێتەبان قۆناغ یەکەم 850 ملیاری دانا بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەو نەخۆشیە و خۆ ناسێ بە ڤاکسینیکدا ئەوە دێ دزانیش دەکات ئەوە دێ پاڵپشتی کەرتی تەندروستی دەکات دێ پاڵپشتی ینی کەرتی تایبەت دەکات لە کارگەکان و لە بازرگانەکان و کرینە بۆ پڕ دەکاتەوە تەبڵ کاکەوان لەوێندەر بیمەی تەندروستیان هەمووی لە ڕێی کۆمپانیەکانە و ینی ئەوەیە مەدەنیە حکومەندای تەبان ینی حتا ینی قیتارەکانیان تەبان فڕۆکەکانیان هەموو کۆمپانیان ئەوانە هەموو تووشی زەرەر دەبن تەبان و خەڵکەکان ئەگە بیانێ ئەو کۆمپانیان پاریان بدەنێ ئێستا ئیشیان نییە هاتوو ئەم وڵاتە تەبان دێ پاڵپشتی ئەوانە دەکات تەبان و هەموویان بۆ قەرەبوو دەکاتەوە ینی زەرەر زیانەکەیان ئاخیر جا برایدا 2 تریلیۆن دۆلاری دەن ئەم جارە برایدا تەمەن دەڵێ مەفتوحە بودجە مەفتوحە بۆ ئەم قەزیە کاکە ئەم وڵاتی تو ناتوانێت بودجە مانگەی ینی موسێ مانگەی بدا ئەگەر وەکو باسم کرد لە عراق ئەو بڕەپاری بۆ نێو نەوتەکەی خۆشی بەس بەو نرخەی 65 و 6 دلار نەفرۆشێ بۆی بەڕاستی لەم ڕۆ بەڕاستی ئێمە دەوڵەت نی ینی ئێمە دەوڵەت نییە و مؤسسات نییە و ینی بخوا ئەگەر دروست بێ ئاشی نەزانە خوا دەیجێڕێ باش خۆی قسەی بەشێک لە هاوڵاتیانە کە ڕەنگە لە واقعیش نێزگی بێ گە ڤایرۆسەکەش نەیگری و نەیکوژی سیستەمی بەڕێوەبردن لە وڵاتە بە شێوازێک کە ڕەنگە بە هێواشی بمرێ باسی کە جوتیارانیش بۆ نمونە لە پەیوەندیدان شێوانی بوو بورە ئەوەی لەباری موسەتەبان ئەم نیشە لە قسەکانم لەگەڵ سەرۆکاتی پەرلەمان ئەو بابەتە بوو بەڵێ کاکێمەوەکو فراکسۆن کابسانی بە تایبەتیش لە دۆخێکی ئەووادا کە پەرلەمان نێتە سەرخەت و ئێمە لەمڕۆوە مامەستا محەممەد ئێمە لەمڕۆ ئەرکی سەرشانی خۆمانمان جێبەجێ کردووە وەکو فراکسۆنی کۆمەڵی ئیسلامی داوام لە سەرۆکاتی پەرلەمان کردووە کە کۆبوونەوەیەک لە هۆکارەکانی کە وتیان بۆچی کۆبوونەوە کاکە لەبەر هۆکاری نەدانی موچە یعنی خۆ دەکرێت ئێستا پەرلەمان ئاگادار بێت لە دۆخی حکوومەت کە ئاخۆ پێنەدانی موچە لەسەر تەنها حاڵەتی بڵاوبوونەوەی ڤایرۆسەکەی یاخود حاڵەتی دیکەیە کە دڵڕاوچەی لای هاوڵاتیان دروست کردووە خۆی بەشی پزیشکیش یەکەم ئەرشی پەرلەمانەکە بەڕاستی دومیش پێویستە حکوومەتیش لەگە خەڵک ڕاست و ڕاستگۆ بێ بینی موچە بۆ نادرێت بە ڕاشکایی بڕوونی بە تایبەتیش کە ڕێنمایی پزیشکی باز لەوە دەکات کە نابێ هاوڵاتی یان کەسێک لە دڵڕاوچێ بێ بۆی ڤایرۆسەکەی توش نەبێ ینی ئەگەر بێت و ڤایرۆسیش نەبێت ئەو دڵڕاوچەیە هاوڵاتی بە شێوەیەکی گشتی ڕەنگە تووشی ڤایرۆسەکە بێ وەرزی چاندنە باسمان لەوە کرد کە ڕەنگە هەندێک خەڵکیش گرفتی ئەوەی هەبێ کە بچ شێوازێک بتوانێت سەردانی سەر چێڵگە و ئەو بابەتانە بکات ئەم پێم وایەشێک لە ئەو کەرتانێک کە گرنگە لەم قۆناغەدا بە تایبەتی ئێمە ئێستا پێدا تێپەڕین و گرنگی پێ بدرێەوە حکوومەت بەزدی لای لێ بکاتەوە کەرتی کشت و کاڵە یعنی ڕاستە ڕەنگە بازار و کەسابەت و کڕین و فرۆشتن و ڕەنگەوانە هەمووی سەدا 70-80 کەمی کرد بێ بەڵام ئێستا وەرزی کشت و کارکردنە بە تایبەتی پەتاتەمان بە تایبەتی وەرزی چاندنیشە بۆیە من کۆمەڵێک بەڕاستی کۆمپانیایی کشت و کاڵی و کۆمەڵێک زوتیاری نمونەی پێوەنیان پێوە کردم کە کاکێمە لێ ناگەرم ڕێگەمان نادەم بچین سەر کێڵگەکانمان و وەرزی چاندنەوە ئەمێ خەریکی پەتاتین ناکرێ بەڕاستی من پێم وایە دەبێمە تەرجیعیان کەین وە هانیان بدەین چکە ڕەنگە خوانەخواستەکەمە بخایانێ پێویستمان بە خواردنی خۆمان دەوێت بە تایبەتی لە وڵاتی خۆمان کە دەرفەتێکیشە بەڕاستی بۆیە من لەمڕۆ بەڕاستی قسم لەگە وەزیری ناوخۆ کرد کە کاکەمە با چارەسەری بۆ قەزێ بکەین دیارە ئەوانیش برارێکی خۆیان داوە و پێشتریش بەڕێز وەزیری کشت و کاڵیش دیارە هەر لە هەماهەنگی بووە برارێکان داوە بۆ کار ئاسانی بۆ جوتیارەکان و بۆ کۆمپانیا کشت و کاڵەکان باوە لێرەوە من حەز دەکەم بیزان و ئاگادار بن کە پێمان لە بەیانیەوە ئەوان نوێنەری کشت و کاڵ
نوێنەری بەرەبراتی گشتی کشت و کاڵی پارێزگاکان و دواتریش قەزاکان لەو لیژنەی ڕوبەڕووبوونەوەی بڵێن نەخۆشی کۆرۆنا لەو لیژنەی بەشداران پێدەکرێت بۆ ئەوەی ئەوان ببنە نوێنەری جوتیارەکان و کۆمپانیا بەرهەمێنی کشت و کاڵی کاراسانە بۆ بکەن بۆی کە بتوانن بچنە کێرگەکان مکاکە ئەوان خۆ ناسن کۆبنەوە خۆی مەسن تاقە نەفەرێکە و دەچێت سەر زراعەتەکەی خۆی یعنی ئەوە نییە خەڵک کۆ بێتەوە بچێ کۆبنەوە کۆڕش ساس بکە لەو دەش و دەرێ ینی بۆ ڕێ لێ بگرینانی با میکانیزمێکی وای بتوانێت بچێت کشت و کاڵەکەی بکاتەبان جارێ خۆ ماوەتی بۆ وەرزی مەسەن ئەوەی بەرهەم چنینەوە و ئەوانە ڕەنگە کواتی قەڵباڵی دروست بەڵام ئێستا ماوێتی بۆی ئەم کار ئاسانی کراوە من بەڕاستی سوپاسم کردن ئەو میکانیزمێکی گونجاوە کە لەمەوەدا دەتوانن بچن مۆرەدۆر بگرن لە قەزاکان یا لە محافەزە بۆ ئەوەی بتوانن بچن سەر زراعەتەکەی خۆیان. بەڵێ کابسەر خۆی پێشووتریش بابەتی گرەی لە گواستنەوە و گەیاندن ئەوەی تایبەتە بەهێلەکانی ئەنتەرنێت لە هەرێمی کوردستان هەبوو هەر لە بابەتی قۆڕکاری بەڵام لە ئێستادا بەهۆی ئەوەی خەڵک زیاتر لە ماڵە ئەو گرفتە دیسان ینی زیاتر دەبینرێ و زیاتر سەری هەڵدایە کە ئەو بابەتە پەیوەستە بە وەزارەتی گواستنەوە و گەیاندن دیارە بەڕێستیشتان یاداشتی بەشێک لە هاوڵاتیانتان بەرز کردوتەوە لە بۆ سەرۆکایەتی پەرلەمان و دواتر حکوومەت. بەڵێ پێم وایە لەم قۆناغەدا زۆر گرنگە بە تایبەتی ئەو دوو کۆمپانیایە کۆڕک و ئاسیا سێڵ و ئەوانە هاوکار بن کە خەڵک ینی معاناتێکی کەم بێتەوە تۆزێک کێشەی لە کۆڵ بێتەوە تەبان هێڵی ئینتەرنێت کاش ئەویش نزیکەی ئەگەر بەلانێکی مەسەن 30,000 تێدەچێت زیاتریش ئەگەر فری بێ کە لە ڕووی کوالیتیشەوە باش نییە. بەڵێ چی تێدایە مەسەن ئەم دوو کۆمپانیانە مانگێک دوو مانگیانی بە خۆڕایی ئینتەرنێت بدەن بە خەڵک دەزانی ئەوانە چ داهاتێک چەند دەستکەوتووە لە خەڵک و لە هەرێمی کوردستان 10 ساڵی کەش بە خۆڕایی ئەنتەرنێت بدەنە خەڵکی زەرەر ناکەن. بەڕاستی من لەو ڕۆوە پێم وایە ئەو کۆمپانیانێک کە لە خێور و بێری ئەم وڵاتە زۆر بەهرەمەند بوونە و هەندێکیان ینی سوودمەند بوون و بەهرەمەند بوونەکەشان ناشەرعیە ینی بە ملیۆنەها دۆلار قازانجیان کردو لە ماوەیەکی زۆر کرد و خەیاڵیدا ئەوانە دەبێت بەڕاستی ینی باش ئەمڕۆ بێنە پێشەوە ئەو پارانیان بێنەوە ئەوانیش بەرپرسانی ئەم هەرێمەش کە پارە و سامانێکی زۆری ئەم وڵاتیان بردووە و بە ناشەرعی کۆیان کردوتم پێم وایە ینی منەتی تێدانی ئێستا بێن بەشێک لەو سامان و سەروەتیان ئەگەر هەمووش نەبێ بیخەنە خزمەت ئەو خەڵکە و کێشە و گرفتی خەڵکی پێ چارەسەر بکە. من کاتم کەم ماوە تەنها یە خولەکە شتێک کە بە گرنگ دەزاری لە کۆتایی بەرنامەکە هەم لە ڕێنمایی و ئەوەی کە بتەوێ ڕوونتر باسی بکەین. وەڵای من هەر ئەوە دەڵێم مامۆستا محەممەد ئەوە پەتایەکە و پەیدا بووە مرۆڤایەتی هەموو تووشی کێشە و ناڕحەتی کردووە. بەڵام بەڕای من ئەگەر ینی وەکو تەمەشا دەکەم وردە و خەڵک زۆر دەیگرێ ئەم پێم وایە لەم ڕووە تۆزێک ئاسایی مامە لەگەڵ ئەم باردۆ خەش بکەین یعنی ئەم هەست بە شلەژان و قەدەم شکان و هەست بە بێورەیەکی دەکەم لای خەڵکەوە ڕاستە ناخۆشە لە ماڵۆمانەوە و دەرنەچوون و گشت و سەیران بە تایبەتی بەهاریشە لە هەرێمی کوردستان و ئەمانە ناخۆش و ناڕحەتە بەڵام ئەمە سەبر بگیرێەوە لە هەما کاتدا ورە بەرزیش بەڕاستی زۆر مەرجە یعنی من ئەو وڵاتانی کە دەبینم ینی بەرپرسەکانێک کە قسە دەکەن و خەڵکە پسپۆر و شارەزاکان لەمڕۆ کە قسە دەکەن بەشێکی ئەوەیە کە دەڵێن کاکە دەبێت خەڵک خۆڕاگر بێ و ورەشتان بەرز بە اینجا ینی نەخۆشیەکە ینی ئەگەر فەرزەن خوا نەخواستە بڕیار بوو کە هەمووشمان بیگرین بە ئینسان بە ئاسایی وەریگرێ و ڕێنمایەکان هیچ لەگەڵدام جێبەجێ بکە بەڵام نەشلەژێ و نەترسێ و قەدەمیشی نەشکێ و وەم پێشم وایە دەرفەتێکی باش ئینسان بۆ بەخۆ داهاتنەوە و ئینجا زیاتر ڕوو لە خواکردن و لەخوا پارانەوە و وەگەڕانەوە بۆ لای خوا و کاکە ئێمە هەز دەکەم یانی ئەم کۆمەلگای ئەمە کۆمەلگای مرۆڤایەتیش بەگشتی ینی لەم ڕۆ خوای لەبیر کردووە و خوای فەرامۆش کردووە. ئێستا کۆمەلگاکانی ڕۆژئاوا بەشێکیان ینی ئاوا تۆزێک هوشیار بوونەوە و ڕێگەیان داوە بە موسڵمانان و غیری موسڵمانان کە بێن بپارێنەوە و بانگدان بە ئاشا بدرێت لە مزگەوتەکان و قورئان بخوێندرێ و
ینی لە کاتە لە پێشودا تەبان ینی زۆر دژی ئەم دروشم و شاعیرانی ئیسلامی و غێری ئیسلامیش بوون تەمەنی هەندێک شوێن بۆیە من بەڕاستی دەم هێماس محمەد ئەمە پێما بە ورە بەرزی ئەنی ورەی بەرز زۆر کێشە چارەسەر دەکا و زۆر دوژمنی زەبەلاحیش تێک دەشکێنێ زۆر پێویست بە چەک و بە تەقەمەنیش نەبێ ڕەنگە چ لە ڕووە تەندروستەکەی و چ لە ڕووە میکانیزمی فیزیایەکەی ورەی بەرز هەموو ئەوانەی کە هەند ئامۆژگاری خەڵک دەکەن دەڵێن ورەتان بەرز بێ و مەترسن و ئاسایی مامەڵە بکەن و یەکێک لە هۆکارەکانی کە وڵاتانە مەسەڵەن بام بۆ خەڵک ئاشایەکەم کە دەڵێن کاکە خۆتان پارێزن و لە ماڵەکانتان دەرمەچن دەزانی چییە؟ ئەوان خوێندنەوەیان وا دەڵێن کاکە ئەم کۆمەلگای ئێمە دوو لە سەرسەی بەلانی کەمێک لە سەرسەی توش دەبێ یا خۆی توشبوونەکە چۆنە 180 وەکو دەڵێن یان 180 زۆر بە سووکی دێک ڕەنگە هەیە ئەم نەخۆشیی گردبێ و چاکش بێت و هەستی پێ نەکردوێ ئەمە لەم ڕۆ دەڵێن ڕەنگە دوو لە سەرسەی بەلانی کەمێک لە سەرسەی بیگرێ 120 ڕەنگە قورس بیگرێ 120 لەمە چاک دەبێت و بەڵام 106 ڕەنگە زۆر قورس بێ کە پێویستی بە چارەسەری جددی هەیە بۆیە ینی بەڕاستی پێویست مامەڵەیەکی دروست بکرێت بۆ دەڵێن خۆتان پارێز چونکە لە یەک کاتەوە بوون لە ماوەی مانگێکیدا تەبەن دوو لە سەرسەی کۆمەلگایەک توش بێ فەرمون ئەو خەڵکی چ لێ دەکەن حکوومەت فریاد دەکەوێنە تەندروستی دەتوانێت هیچی بۆ بکەنە هیچ کەس هیچی بۆ کەس پێ دەکرێت دەبێتە وەزێکی زۆر ناڕەحەت دەبێتە بەڕاستی کارە سات ڕوودەدا ئەوە هۆکارەکەی بە ئەمەیە بەڕاستی بەشێکی لە وڵاتانە کە باز دەکرێت و هیوادارم وە لەخوای گەورە دەپارڕێمەوە کە ئینشاڵڵا وڵاتی ئێمە بەم شێوەی نایگرێ و ئومێد دەکەم کە ئەوەی کە گرتوێتی چابێت و لێمان دوورکەوێتەوە. زۆر بەڕێز مامۆستا بستارمەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کە لە بەرنامەی ئەمجارەی لە پایتەختەوە لەگەڵ مامی سوپاس دەکەین. هیوادارم هەموو لایەک تەندروست باش و سەلامەت بن، هەموو لایەک پارێزراو بن لە هەموو ناخۆشی و نەخۆشیەک. تا بەرنامەیەش دیکە بەخوای گەورەتان دەسپێرم، خواتان لەگەڵ. ڤایرۆسی کۆڕۆنا بەکو هەموو نەخۆشەکانی کە بوونی هەیە ناکرێت بڵێن بوونی نییە و مەوجود نییە و بڵێن هیچ شتێکی ئەوتۆنیا بێگومان